سڵاوی جوانی هەڵەبجە و پاییزی و هەنار و کەرنەڤاڵی کار و بەرهەمی خۆماڵیتان لەبێن. پێنجەمین فستیڤاڵی هەنار لەم ساڵدا هاوکاتە لەگەڵ دەستدرێژی و لە شرکێشەکانی سوپای تورکیا بۆ سەر خاکی پیرۆزی ڕۆژاوای کوردستان کە چەندە بێزار و تووڕێین لەو ستەم و داگیرکاریە هێندەش دڵخۆش و شادمانین بەو وەڵام و پەیامە ڕوونەی کە کورد زمانان و گەلانی تری دۆستمان ئاراسی داگیرکەرانیان کرد کە دیارترینیان پەیامی بایکۆتی کاڵا و شمەکی تووشیە. ئەم پەیامە بەم ناوەڕۆک و فۆرمە پڕ لە شانازیەی کوردبوون و لەم کاتەدا بۆ ئێمە زۆر بەبایەخە چونکە ساڵانێکە خوازیارین لایەک بەلای بەروبوومی خۆماڵیدا بکرێتەوە و سنوورێک بۆ داگیرکاری ئابووری دابنرێت و دیارە ئەم جۆرە فستیڤاڵانەش لەبارن بۆ هێنانە دی ئەم خواستە. لێرەوە خوازیارین ڕۆحی بەرەنگاری مەدەنیانە کە ڕێزگرتن لە بەروبوومی خۆماڵی و پاڵپشتی بەرهەمی ناوخۆ سەرەکیترین کۆڵەکەیەتی لە ناخی هەموماندا باڵا بکات و چەکێکی ئەوتۆی کاریگەر بێت بۆ ڕاگرتن و بەرهەڵستیکردنی هەر شاڵا و پرۆسەیەکی داگیرکاری لەسەر هەرێمەکەمان. چی؟ یعنی چی لێ بکەم؟ هەنی باوەش